ئاشتی پەروەردگارتان لێ بخۆشەویستان، لەوانەی دێم بخزمەتتان شادەبینەوە لەم وانەیە باسی دیڵێتەکەین، چۆن بتوانین پۆستێک کە ئینسێرتمان کردووە، زیادمان کردووە، ئەدمان کردووە بین بیسڕینەوە. سەرەتا ئێمە بۆ ئەوەی سوود لە هەموو شێوازە جیاوازەکانی وەرگرین بۆ کۆنتڕۆلەر، ئەوە ئێمە لەم وانەیە بۆ دیڵێت سوود لە کۆلێکتیڤ وەرەگەین. لارابێل کۆلێکتیڤ لارابێل کۆلێکتیڤ یەکێکە لەو لایبەریانەی کە لەگەڵ لارابێرە کۆنێکشنەوێ بۆ وەرگرتن بۆ سوود وەرگرتن لە فرێموێرکی بۆ سوود وەرگرتن لە HTML لە ڕێگای فۆرم، واتە فۆرم و HTML مان بۆ ئاسانەکە لە کاتی ڕاوتینگە و لە کاتی کارکردنە. هەروەها یەکێکە لە خاڵە گرنگیەکانی سیکوریتی کە ئێمە بەکاری دێنین. چۆنیەتی سێتەپکردنی چۆنیەتی ئینستۆڵکردنی ئەمە ئەتوانی هەم لە ڕێگای کۆمان هەم لە ڕێگای ئەوە لە ڕێگای گێتەپەوە لینکێکی دانراوە ئەتوانی سوود وەرگرین بۆ دابەزانین. ئێمە لێرانە لە ڕێگای CMD کۆماندی ئینستۆڵەکە نووسین. ئێمە پێشتر باسی کۆمپایسەرمان کرد کە چۆن دامان بەزان بەمان شێوە دابەزین. کۆمپایسەر require باشە double quotation لەناو double quotation نووسیلی لارابێل کۆلێکتیڤ. پاشان backslash HTML متى composer require laravel collective HTML کاتە هیچ کلو لایبرریانی لەگەڵ لارابێڵە بەستایتەوە بۆ نووسینی تاگەکانی HTML لەناو لارابێڵ. چاوەڕێ ئەەکەیت تا دابەزێت کەمێک قورسە لە دابەزاندن ئەبێت چاوەڕێ بکەیت. ئەمە سەبسەبرا دابەزێ و ئەگەر پێشتر دابەزێ بێ ئەپدەیتە بێت ئێمە ئەو لارابێڵە بەکاردێنین 5.8 لێرە نابێت چاوەڕێ بکەین تا دابەزێ. کەمێک هەتا دابەزێ قورسە دەبێت چاوەڕێ بکەین. وەڵێ ئەمە هەموو پاکێجەکانی دابەزی. لێرانە ئەوەی پێویستە زیاد بکەین دووشتە سێشتە عەفو لە ئەچینە ئەپ config app.php کایە. لێرانە ئەمە لە پرۆڤایدسەکەی ئەم لینکە کۆپیەکەین ئەمیان ئەچین لە ئەندرا دائەنی. لێرانە ئەگەر بچینە ئەپەکە بینە سەرێ ئەپ لێرانە config app بچینە خوارەوە لە پرۆڤایدزەکە ئەمەماندانە collective HTML service provided class. ئەچینە ئەلەیسەکەی ئەگەر سیرکەین ئەم دوو کلاسە کۆپی ئەەکەین ئەمەش دائەنی ئەمەشمان لێرە دانە. لێرە کە ئەممان کرێمە دەتوانمە بە سەرکەوتووی ئەم کۆلێکتیڤ ئینستۆڵکەین لەسەر لایبەرریکە لەسەر بلۆگەکەمان. لێرانە دەینێ ئێرە فەکشنێکە نووسین بۆ ئەوەی کاری دیڵێتمان بۆ بکە، چکە ئێمە لە ڕێگای کۆلێکتیڤەوە ئەم جارە کاری دیڵێتەکەین ئەنووسی
بەم شێوەیە فۆرم ئۆپن فۆرم دوو نقطە ئۆپن ئەم کەوانێ ئەەکەینەوە ئەنووسین ئەکشن ئەرەیەکی کەینەوە ئەمە نیشانەی ئەرەیە ئەکشنەکەی ئافین ئەکشن بەم شێوەیە ئەنووسرێ یەکسانە ئەم نیشانەیە وەکو هێمایەکە ئاماژەیەکە بۆ داتاکەی ڤارێبڵەکەی هێمای ئەرەیەکەینەوە بەڵێ ئەنووسی پۆست کۆنتڕۆڵ هیستۆری بچێتە ئەم لینکە ئەگەر بینە ئێرانە بگۆرن بینە ئێرانە ئەمە ڕەشکەینەوە ڕاوت دۆت لیست سەیری لینکەکان بکەین ئەگەر ببینین ئەمە پۆست کۆنتڕۆڵ هیستۆری دێنین لێرە دای ئەنێ گەر کلیک لەسەر ڕاوگرین ئەمان باتە پۆست کۆنتڕۆلەر فەکشن یاخود بڵێن مێتۆدی هیستۆری دواتر ئەو ئایدی کە ئێمە هەمانە بۆ ئەوەی ڕەش بکەینەوە ئەینێرین ئەنووسین پۆست ئایدی ئەمە ئایدێکی خۆشمان نا دواتر ئەو مێتۆدەی کە ئێمە پێویستە داتاکەمان ببات ناوی پۆستە مێتۆدەکەمان پۆستە و یەکسانە ئەمە هێمایە بۆ ڤارێبڵ پۆست بەم شێوەیە پۆستەکە ئەنووسین لێرە کەوانەکە قپاتێکی مەقپاتێکی ئەمێ لێرانە فۆرمەکەمان دائەخەین چین فۆرم دۆت کلۆس ئەم جارە هێدنی دیستۆریەکەمان چییە ئەگە سیرکەین لێرانە دیڵێتە باشە بەم شێوەیە دیڵێت ئەمە هیچ نەکەیتی لێرانە بەمان شێوە فۆرمێک ئەنووسینەوە فۆرم دۆت هیدن ئەمە هیدنەکەیتمان ئەمە ڕەشکەینەوە بەم شێوەیە ئەنووسین داش مێتۆد ئەم مێتۆدە داتاکەی چیە ئەم دیڵێتەیە کە باسمان کرد مێک زیادە دواتر لێرانە ئەمە پێویستیمان بە CSRF بەکەمان هەر هەیە CSRF باسمێک ئەمە سکوریتیەکەمانە بۆ ئەوەی کێشەمان نەبێت ئەم جارە لێرانە بەڵمێک دەتوانین بەڵمێک سەبمیت بکەین ناوی بنێین دیڵیت بەڵمێک سەبمیت بکەین بەڵمێک بێنین بکەینە بڵتن ئەم ئەیە هیچ شتێکمان بۆ نەکە ئەمەش بکەینە باشە تایپەکەی ببینە کرییت بەڵمێکمان هەبوو لێرانە هەر کۆپی بکەین باشترە بینین ئێرانە پێست بکەین ئەمە بکەینە دیڵیت ئەمە لێرانە فۆرمێکمان و بۆ ئەوەی پۆستێک بخێتی بێنین لە ناو ئێرانە کۆپیکەین بێنین ناو تیدیەک دای ئەنەین ئەگەر بێت بینە ئێرانە ڕفرێش بکەینەوە
سیرکەین سێربەرەکەمان ڕەن نەکردووە سێربەرەکەمان ڕەن بکەین ئەمە دیڵە زیاد وەڵام ئەم دوو کۆتێشنە زیادە لەکەین کۆتێشنەیە چایکی سبمیت گەربێت و لێرانە کلیکی دیڵێت بکەین ئەبینین ئەم پۆستەی بۆ بردینە بەشی دیڵێت ئایدەکەی نار تەنها کاری دیڵێتەکە ماوە بچین لە کۆنتڕۆلەر دیشتۆری فکشنەکەمان بنووسین لێرانە ئێمە ڤارێبڵەک تعریفەکەی ناوێنین پۆست یەکسانە بە پۆست دەستناوی داتا تایبڵەکەمان فایندی چیمان بۆ بکە فایندی ئایدەکەمان بۆ بکە و پۆست دۆت دیڵێت ئەنووسین بەڵێ ئەنووسین پۆست فەکشنی دیڵێت فەکشن دیڵێتمان نووسی ئەمەمان بۆ دیڵێت کە وە پاشان ڕیتێرمان بۆ بکە ڕیتێرن چێتە دواتر ریدایرێکتمان بۆ بکە ریدایرێکت واتە گەڕێتەوە دایرێکتی پێشتر کە لەی یاخود بڵێن لەو دایرێکتەی خۆی تەنها پۆستەکە ڕشکاتەوە نەچێتە شوێنێکی تر لێرانە ئەگەر ئەمە ڕفرێش بکەینەوە ئەمە دیڵێت بکەین ئەبین ئەمە پۆستێک ڕەش بووە لێرانە لەم وانەیە باسی دیڵێتمان کرد باسی کۆلێکتیڤمان کرد باسی دابەزانی کۆلێکتیڤ بۆ ڕابردکردن لەگەڵ لاراڤێڵاوە لە بەشی ئەپا لە کۆنڤیا لە ئەپا دۆت PHP لە پرۆڤاید و ئەلێسیسەکەیە سێ لایبرەری سێلینگمان هەبوون هەرسێکمان تعریفکردن و لێرانە توانیمان فۆرم بەکاربێن و لە ڕێگای فۆرمەوە بتوانین کاری دیڵێت بکەین کە لە ڕێگای ئەم فۆرمەوە دیڵێت بکەین کامەش پێکات بوو لەو بابەتانەی یاخودین لەو تۆپیکانەی ئەمڕۆ باسمان کرد تاوانەی 11 بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ